ئەمە ماڵی کللتوری ڕەجەب مەلا ڕەفیقی تەمەن 68 ساڵە. ڕەجەب مەلا ڕەفیق چەندین ساڵە لەم ماڵەدا خەمێکی لە کۆڵ ناوە، ئەویش خەمی پاراستنی کللتور و بەڵگەنامە مێژوویەکانی کوردەواریە، هەر بۆیە لە نێو بازاڕی شاری سلێمانی شوێنێکی تایبەت کردووە بە ماڵی کللتوری و کەلەپوریەکەی. 16 ساڵە فکرم نییە کردەوە ئەم هێنانە و ئەم کەلەپورە جوانانەی کە هەمە بۆ خزمەتی شارەکەیە بۆی خۆم نییە ئەوەی کێتێ ڕووەکاتە من خزمەکاری ئەو کە ڕووم تێکە خزمەکاری ئەو کەساب ئەو ئەگەر شتێکی لە ماڵەوە زیابێ بۆ مێنێ هەمووی قەدیمیە ئاوگردانە مەقەڵیە تەجی لە کۆنەکانی حەسەن زیرەکە لیانە هەمووی ڕادیۆە ئەتر ئاوا کۆم کردەوە هیواتی خۆ بەحەسم لێتی. هەرچەندە ئەم ماڵە کللتوری و کەلاپوریە بە سەدا نوێنە و پارچە مێژووی تێدایە لە ڕواڵەتدا لە مۆزەخانەیەکی بچووک ئەچێ، بەڵام بەهۆی هەڵگرتن و پاراستنی ئەو ژمارە زۆرەی پارچە مێژووی وەک وێنەی کەسایەتیەکان و شاعیران و نووسەران و سەرکردەی شۆڕشەکانی کورد لە قۆناغە جیاجیەکانی مێژووی کوردستان بووەتە ناوەندێکی فەرهەنگی و کللتوری و ڕۆژانە چەندین کەس وەک مۆزەخانەیەک سەردانی دەکەن. وڵاتر ئەمە لێ ڕازیم ئێستا بەڵام ئەگەر شوێنێکە منێ لە عەرزا پێم خۆشە هیواتم ئەگەر شوێنێکە منێ لە عەرزاوێ خۆشترە ئەو نێکەم ڕسم و شتی کەلەپوریکە کۆکەمووی وڵایی ئەو شتانی من ئەمە تەجدیدی گورۆندیکە ڕادیۆی گورۆندیکە بازیە کەلەپوری قەدیمیە کەس نیەتی ئەوەی منامە. خاڵە ڕەجەب ڕۆژانە یەکێک لەو وێنانەی کە زۆرترین کات تەماشای دەکات وێنەیەکی کۆنی هاوسەرەکەیەتی و لەگەڵکردنەوەی ماڵە کللتوری و کەلەپوریەکەیدا بە دیار وێنە و کەلوپەلەکانی ترەوە تێڕادەمێنێ کە ژمارەیە کەسایەتین بەشێک لە وێنەکانیش سەدەیەک لە پشت مێژوویانەوە هەیە ئەم لە خەمی پاراستنیاندایە. ئاکۆ ئەمین، کورسات نیوز، سلێمانی.